ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا لە شار و ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات. سەرەتا دەڕۆینە مەریوانی تاڵەسوار. ئەندامانی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری مەریوان، شاری کۆڵنەدان و کانی خەباتی جەماوەری بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و بۆ جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجەکانی سەدەنگیان بەختکردووی کۆمەڵا نوێ کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی کوڕەی موسەوی و کۆڵانەکانی دەوروبەری، مزگەوتی میاراج، تەپەی موسک، دارسێرانی 1 و 2 زۆربەی گەڕەکەکانی دیکەی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ڕادەکێشم. ئەم وێنانەی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری مەریوان، لە شاری مەریوانی تاڵەسوار. بەردەوام بن ئەی درێژە دەرانی ڕێگای گیان بەختکردوانی تاڵەسواری شەیرستان و کاکوات، دەستان خۆش بێت و ماندوو نەبن. بەڵێ بینەرانی بەڕێز، ئێستا دەڕۆینە سنەی خوێناوی لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوونەناسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری سنەی خوێناوی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێ 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە خەباتی پڕ لە شانازی تر لە چەندەیە کۆمەڵە تازە کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی شەقامی حەسەناوە، شارێکی پەیام، حاجیاوە، مەیدان گاز و شەشومی بەهمەن کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی ڕادەکێشم. بەڵێ بینەرانی بەڕێز، ئەم وێنانەی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری سنە، لە شاری سنەی قارەمان، لە شاری سنەی هەمیشە کۆمەڵە. هەر بژین و ماندوو نەبن ئەی درێژە دەرانی ڕێگای شەهیدانی فەرماندا، شۆکێ خێرابادی و فەخرەی نەوەڕە و دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئێستاش دەڕۆینە کامیاران، دەروازەی شۆڕش، هەڵسوڕاوان و چالاکانی نەترسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری کامیاران، دەروازەی شۆڕش بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجەکانی کاک سدیقی کەمانگەر زمانی ئاگرینی شۆڕش تازە کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی 12 میتری و بانتەپە و زۆربەی شەقامەکانی ئەو شارە کە سەرنجتان بۆ بینینی وێنەکانی ئەم چالاکیە ڕادەکێشم. بەڵێ بینەرانی بەڕێز، ئەم وێنانەی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا زاگرۆز لە شاری کامیارانی خۆشەویست، لە شارەکەی کاک سدیقی کەمانگەر. بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای کاک سدیقی کەمانگەر و عارف مەولانایی و دەیان گیان بەختکردووی دیکەی ناوچەی کامیاران. بەڵێ ئێستاش ئەڕۆینە شاری دکتۆری ڕەنجدەران، شاری بۆکان، هەڵسوڕاوان و چالاکان و تێکۆشەرانی دوژمن بەزێنی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری بۆکان بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە هەڵکردنی ئاڵای سووری کۆمەڵە و دانانی
ئەمپلیفایر بۆ بڵاوکردنەوەی سرود و دیکلەمەی تایبەت بەو ڕۆژە و هەروەها بەنووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێ 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە کۆمەڵە و ڕێبازە پیرۆزەکەی داوەتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە بەرزایەکانی شاخی ناڵەشکێنە و بەردەڕەش و گەڕەکەکانی کولتەپە، شەهرەک، مەجووراوە، عەلیاباد، میراوە و کۆڵانەکانی بەگشتی، کوی نەساجی و زۆربەی شەقامەکانی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنە و فیلمەکانی ڕادەکێشن. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم وێنە و ئەم فیلمانەی کە ئێستا دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە شاری بۆکان لە شاری دکتور جافەری شەفیعی. دەستان خۆش بێت و بەردەوام بن هەڵسوڕاوانی ماندوونە ناس و نەترسی شارەکەی دکتور جافەر و هەمەی ئیرخانی زادە و دەیان گیان بەخت کردووی دیکەی ناوچەی بۆکان. ئاڵای سوورتان هەر شەکاوە بێت. ئێستاش دەڕۆینە ناوچەی لەیلاخ و دێولان لە درێژەی چالاکی هەڵسوڕاوانی بەمەگ و تێکۆشەری نهێنی کۆمەڵا لە کومیتەی هاوڕێی گیانبەختکردو ئەشرەف سەینپەناهی لە ناوچەی لەیلاخ و شاری دێولان شاری خۆراگری و تێکۆشان بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵا بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و هەروەها بە شێوەی تراکت ڕایان گەیاندووە کە بە توندی بەگشت ئەو کەسانەدا دەچنەوە کە سەرقاڵی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرن و داوا لە سەرجەم خەڵک دەکەن هاوکاریان بن بۆ ڕێگری لە بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر و هەروەها بنەماڵە و کەسوکاری ئەو کەسانەی کە ئاملی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرن هان بدەن واز لەو کارە قیزەونانە بهێنن بەتایبەت دانیشتوانی گەورەدەی کڕۆچیا. ئەو گەڕەکانەی کە چالاکی تەبلیغیان تێدا بەڕێوەچووە بریتین لە مەیدانی سەعات، مەیدانی بەسیج، بەر بانکی ملی و شاوەرزی ترمیناڵی گەورە و زۆربەی شەقامەکانی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی ڕادەکێشن. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم وێنانەی کە دەبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری دێولان و لە ناوچەی لەیلاخ. ڕێگاتان پڕێبوار بێت ئەی درێژە دەرانی ئامانجە بەرزەکانی گیانبەختکردوانی کۆمەڵە. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش دەڕۆینە شاری سەقز، شاری سوورە سوار لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوونەناسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵا لە شاری سەقز شارەکەی کاک حەمەحسەینی کەریمی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێ 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغیان تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی شارەکی گوڵان، گەڕەکی سیلو، تەپەی ماڵان، شیوی جووتیاران کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی وێنەکانی ڕادەکێشن. بەڵێ بینەرانی بەڕێز ئەم وێنانەی کە دەیبینن تایبەتە بە چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵا لە شاری سەقز لە شاری سوورە سوار. هەر بژین و ماندوو نەبن ئەی درێژە دەرانی ڕێگای سوورە سوارەکەی کۆمەڵا کاک حەمەحسەین و دەیان گیانبەختکردووی دیکەی ناوچەی سەقز. دەستان خۆش بێت و ماندوو نەبن.
بەڵێ بینەرانی بەڕێز هەواڵەکانی تایبەت بە 26 ڕێبەندانتان پێشکەش کرا. سپاس بۆ هەموو چالاکانی نهێنی کۆمەڵا لە کوردستانی ڕۆژهەڵات. هەر بژین بە سەرفەرازی و کامەرانی.